یەکێک لەو کۆڵبەرانە ناوی هاکان محەممەد زادێ و خەڵکی گوندی کریکانی سەر بە شارۆچکەی کۆهساری سەلماسە و کۆڵبەری دووەمیش ناوی وەسیم فەریدزادی و خەڵکی گوندی پرداوی شنۆیە. ئەوەش لە کاتێکدا ساڵانە چەندین کۆڵبەر لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان بە تەقەی هێزە چەکدارەکان دەکوژرێن. بە پەیامارەکانی کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان لە سەرەتای ئەم ساڵەوە زیاتر لە 65 کۆڵبەر و کاسبکاری کورد بە تەقەی ڕاستەخۆی هێزە سەربازیەکانی ئێران کوژراون. بەڵێبەرزان بۆ گفتوگۆی زیاتر سەبارەت بە دۆخی کۆڵبەران واروەها چارەنووسی و کۆڵبەرانەی کە لەسەر سنوورەکان زۆر کات دەبینین بە تەقەی هێزەمنیەکانی ئێران دەکوژێن. گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز ساڵح سەرداری چالاکی سیاسی ڕاستەخۆ لە ئەڵمانیا و لەگەڵمەدا سواس بۆ بەشداریکردنت. کاکە ساڵح دەمێ بزانم لە ئێستادا دۆخی کۆڵبەران بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان لە چ ئاستێکدا؟ بەڵێ زۆر سپاس، سڵام هەیە بۆ ئێوە بۆ بێنەرانی تەلەڤیزیۆنی NRT، هەروەکە خۆتان ئیشارەتان پێکرد و فیلمەکەیش نیشانیدا. ئەو دوو کەسە غێز ئەو دوو کەسە ئەوەن تازە ناو خەبەرەکەی تازە هاتووە، بەڵام هەموو ڕۆژێ و ئەتوان بڵێم هەموو چەند سەعاتێک لە حدودەکانە هەر لە ماکۆ و سەلماس بیگرە هەتا مەرزی خۆسرەوی ئەوانە کۆڵبەرە و یا دەیان کوژن یا دەچێ بەسەر مینە یا لە سەرما و سۆڵا ڕقەبنەوە یا ئەو ئەسپوشتانەوە هەسیان ئەیان کوژن. بۆیە هەر لە شەژمانی ڕابردووی ساڵی 1399 زیاتر لە 127 کەسیان کوشتووە و شاید سەدان کەسی تر بریندار بووە. ئەمە ئامارگەلێکە وا ڕەسمیە، بەڵام من پێم وایە زۆرتر خەڵک تیاچوون و زۆرتر ئینسان کوژراون. ئەویش بەهۆی قەیرانێکی ئابووریەوە سەراسەر ئێرانی داگرتووە، بە تایبەت ئەم منتەقەی غەربە کە شارە کوردنشینەکان و سەر حدودەکانە، و ئەمە تایبەت ئیمساڵ و چەندمانی ڕابردوو چەند ڕۆژی ڕابردوو نیە، شاید بڵێم زیاتر لە 10-15 ساڵە ئەم وەزعە ئیدامە هەیە بۆ خەڵک و خەڵک ئەچن مەجبورە بن خۆیانە بەر گولە و چدام سەرما و سۆڵە و ئەوانە بۆ بژیوی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان مەجبورن هەرچەند ئەزانن کە لەوانەیە تیا بچن، بەڵام بۆ ئەوە تەئمینی ژیانی خۆیان بکەن حدود ئەبڕن و ئەچن کۆڵێکی ئاوا هەڵەگرن چەند شەو و چەند ڕۆژ بەڕێوە بن تا بتوانن پارەیەکی کەم بەدەست بێن بۆ ئەوە زندگییان تامین. کەواتە کاک ساڵح دەمێ بزان بۆچی هەمیشە کۆڵبەرەکان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ناوچە کوردنشینەکان لە ڕۆژهەڵاتدا؟ بۆ ئەوە بێکاری و فەقیریەکە ئەوڵەن سەراسەر ئێرانی داگرتووە. هەر ئیمڕۆ مەسەڵان یان مرتب جا خەبەرەکەی ناگاتە ئێرە لە منتەقەی سیستان و بلوچستانەوە مەرزی شەرقی ئێرانە ئەو کۆڵبەریە بە جۆرێک هەست و خەڵکێک ئەچن موتورێک ئەسێنن، موتورسیکلتێک ئەسێنن و 50 لیتر بنزین یا گازۆیل یا هەرچێک ئەبن بۆ ئەو دیوی مەرزەکان لەوێش تەقیان لێ کرد و ئەکوژێن. بەڵام تایبەتی تر لەبەرەوە ڕێژەی بێکاری بەداخەوە لە مناتقی کوردنشینە زۆرترە و خەڵکێکی زۆرتر گەنجێکی زۆرتر بێکارن، ماڵوێرانیەکی زۆرتر بەسەریانە هاتووە. بۆیە چۆن خەبەرەکەی لێرە بڵاو ئەبێتەوە لەم حدودا ئێمە ئەم ڕێژە لە بێکاریە بین. ڕێژەی بێکاری سەراسەری ئێرانی داگرتووە، بەڵام ئەم پەدیدەی کۆڵبەرە شتێکی تازەیە، کار نییە، شغڵ نییە. بۆیە ئەگە کەسێک بێکار بێ لە تاران یا لە ئیسفان یا لە شیراز لە عەقل نایکوژن، وەلێ ئەم فێڵە لە بێکاران کە حدود ئەبڕن و ئەشنە ئەو دیوە جمهوری ئیسلامی لەبەرەوە ئەیان کوژێ برینداریانەکە ماڵوێرانەکە چێکیان پێبێ بە تاراجی ئەبا، لەبەر ئەوە زۆرتر لەم منتەقات دەنگی داوەسەوە. ئەنا ڕێژەی بێکاری لە هەموو شوێنێکەیە بۆ بە تایبەت کە عەرزم کردن لەم مناتقی کوردنشینە هەر لە سەلماس و بیگرە هەتا مەرزی خۆسرەوی و پاوە و نەوس و هەورامانە. باش کەواتە پێتان وایە ڕێکخراوەکان و هەروە چالاکانی باری مافی مرۆڤ چ شتێکیان کردو بۆی کە مافی کۆڵبەران پارێز یاخو ژیانی کۆڵبەران پارێزراوێ بێەوە هەروە بەپێی یاسا ڕێک بخرێت ژیانی کۆڵبەران؟
بەڵێ تەلاش زۆر کراوە هەڵ زۆر درراوە هەم ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەڵام خۆ جمهوری ئیسلامی جواب ئەو جۆرشتانە نهاتوو لە 2 ساڵ لەمەوە بەر لە زۆربەی شارەکان و گوندەکانی شارەکانی کوردستانە ئیعتساب بوو ئیزراب بوو خەڵکژانە سەر شەقامەکان و ئەترازیان کرد قەولگەلێکیاندا پێیان لە بانە لە مەریوان لە جوانڕۆ لە زۆربەی شارەکانە شاید لەم تلویزیۆنی ئێوە بڵاو بوو بێتەوە قەڵدرا پێیان کە ئیتر لە عقل تەقیان لێ نەکەونیان کوژن وەلێ یا بۆ ماوەیەک ئیجازەیان بێ بەڵام جمهوری ئیسلامی وەکو هەموو قەول و قەرار و وعد و وعیدێک بۆ ماوەیەک ئەیدا و دوای بەژێریا دای بەژێریاوە ڕۆژ نییە بەداخەوە خەڵک لەم ڕێگاتیان نەچێ ڕێگەیەک وەک خۆت باست لێوە کرد خوێنی کۆڵبەران هێندە هەرزانە بۆ شێوازە مامەڵە لەگەڵ کۆڵبەران مافی مرۆڤ لە UNHCR باسی کرد کە ئێران گزارشی لەسەر بوو کە مەحکومیان کرد مافی مرۆڤ نەناسراوە لە ئێرانە دەرنەتیجە هیچ ڕێگەیەک نییە غێرەزەوە ئەو خەڵکە ئەو کرێکارانە ئەو گەنجانەوە بەشێ زۆریان کاک ساڵح تۆ باس لەوە کرد کە خوێنی کۆڵبەران کەواتە خوێنی کۆڵبەران هێندە هەرزانە بۆ شێوازە مامەڵان لەگەڵدا دەکرێت هیچ کەسێک لەسەر کوشتنی کۆڵبەران سزا دراوە لە ئێراندا نەخێر ماوەیەک لە بانە ساڵ و نوێ لەوبەر چون خەڵک ئیعترازیان کرد کابرایە واتەقەی کردبوو سەربازێک بوو هیچ دەستوریان پێداوە خۆی نەبووە کەسی لە خۆی سەرتر وەمە قانونە لە جمهوری ئیسلامیە کە ئیجازەیان هەیە فەرماندەی هەنگی ژاندارمەری منتەقەی غەرب دەستوری داوە کە ئەتوانن تەقە بکەن لە کەمەر بەرەو ژوورۆ سەریشیان و دڵیشیان هەروایان کردوە ئەگەر دیبێتان چەنای چەند کەس کوژیان فیشەک داوێ لەسەریان بۆیە جمهوری ئیسلامی مطلقاً تایزن نەتەنیا کەسی سزا نەداوە لە بانا عەرزم کردی یەک سەربازی گرت دوای ئازادیشی کرد سەربازەکەش بێگوناحە ئەو دەستوری مافۆقی خۆی ئینکردووە گیانی ئینسانەکان لە ئێرانەوە تایبەت کۆڵبەرەکان لەو حدودانە هەر زۆر هەرزانە بۆیە ئەوان ئیجازەیان بە خۆیان لە پەسا خەڵک بکوژن ماوێرانیان کەن کەس هەست 5-6 سەر مناڵی هەیە ئەی هاوار ئەگەر نەچێ بۆ کۆڵبەری ئەگەر نەچێ بۆ کاری ئاوا ئەی چی بکە نەک کاری دەسەکرێت نە بیمەی بێکاری هەست بۆ بلەخەر لە بەعزە شوێنێکە کەسانێک بێکارە من بەمیلیۆن بلەخەرە چن لە گۆشەیەکە قانونێک هەیە دفاعیان لێەکە بیمەیەکیاتوان سەرکار بەڵێ سپاس بۆ بەڕێز ساڵح سەرداری چالاکی سیاسی ڕاستەخۆ لە ئەڵمانیاوە لەگەڵماندا بووین سپاس بۆ بەشداریکردن لە پانۆرامادا و سەری کاتژمێر لەگەڵتان بەردەوام بێت.